پێشێویەکانی عێراق و لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان. دەوارەیەم هەفتەی پرۆگرامی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری محەممەد شاکر ئەندامی پەرلەمانی عێراق، ئاسۆ عەبدولەتیف چاودێری سیاسی، بەرەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، دکتۆر سۆران بەرزنجی یاساناس و شرۆڤەکار. ئەم کاتتان باش. ئەگەر سیەم دەوڵەتی عێراقی ئێستا تەمەنی وا نزیکی 100 ساڵە بێ، بە درێژایی مێژووی خۆی هەرگیز بۆ ماوەی 3-4 ساڵ جارێک و لەسەریەک و لەسەر تاسەری وڵاتەکەیە ئارامی و تەناهیەکی وهای بەخۆیەوە نەدیبە کە جێگەی ڕەزامەندی هاوڵاتیانی بێ بە هەموو پێکاتەکانیەوە. ئەگەر چی لە سەرەتای تەمەنیەوە ئەم دەوڵەتەی عێراق بە بەردەوامی یاخود لە قۆناغی جیاوازە شۆڕشی تیا بووە، ڕاپەڕین، خۆپیشاندان، کوتەدای خوێناوی، هەروەها جەنگی درێژخایەن و جینۆساید و تیرۆر و چەوسانەوەش و بەشێک لەمانە تا ئێستاش بەردەوامن لەم وڵاتەیە. بەڵام بە درێژایی ئەم مێژووە پڕ ئاڵۆزی و پشێویە هیچ کاتێک هێندەی ئەم چەند ساڵی دوایی و بە تایبەتیش ئەم ساڵی ڕابردوو دۆخەکەی لە ڕووی ئەمنی و ئابووری و تایفی و مرۆیی و تەندروستی و کۆمەڵایەتیەوە لە خراپیان نەگەیشتە ترۆپ و لوتکە. ئەوەی بەندیشە بە هەرێمی کوردستانەوە، ئەمە لە کوردستانی باشوور کە بە بێویستی خۆمان بەم دەوڵەتەوە لێکێنراوین لە ساڵی 1992 لانی کەم ئەزمونێکی خۆماڵی حکومڕانیمان هەیە و لە ساڵی 2003ەوە ئەم قوارەی هەرێمی کوردستان بە پێی دەستوری عێراق بۆتە قوارەیەکی دانپێدانراوی فیدرالی یاسایی لەلایەن هەم لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتی. بەڵام بڵێن و نەڵێن هەموو ئەم ڕوودا و ئاڵۆزی پشێویە بە بەردەوامی بە درێژایی لایەنێکم ئەم 30 ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان دروست بووە کاریگەری زۆر خراپی هەبووە بەسەر هەرێمی کوردستانەوە. لێ ئێستاش لەم قۆناغی ئێستاە خراپترین کاریگەری ئەبینین. لەم چەند مانگەی ئەخیرە خراپترین کاریگەری ئەو ئاڵۆزی پشێوی عێراق بەسەر هەرێمی کوردستانەوە ئەبینین. ئێستا پرسیاری گرنگ ئەوەیە ئایا کوردستان چی بکات بۆ ئەوەی کە چیتر ئەم بارودۆخ و ئاڵۆز و پشێوەی عێراق کاریگەری وا خراپی نەبێ بەسەر هەرێمی کوردستانەوە. ئایا ئێمە تاکەی لە ناو ئەم زەرکاوەیە بین چی بکرێ بۆ ئەوەی چیتر قوت و موچە و بودجەی خەڵکی کوردستان نەبێتە کارتێکی فشاری سیاسی. لە لایەکی تریشەوە گرنگە لە خۆمان پرسین ئەرێ بۆ ئێمە هەمیشە کە ڕووداوێکی ئاوا دێتە پێشێ قەیرانی وا دێتە پێشێ دەگەڕێن بۆ هۆکارە دەرەکیەکان بۆ باسێک لە هۆکارە ناوخۆیەکانیش نەکەین. هەموو لایەکتان بەخێر بێن. ئەم پرسیارانەی من بۆ ڕۆژنامە ڕەنگە ئەگە بتوانین دەرفەتە بێ پرسیاری تریش بێتە پێشەوە. کاگا سەبا لە جەنابتەوە دەست پێ بکەین. ئێستام عێراقی ئێستا تا چەند مۆرگ و سیما و خەسڵەتی دەوڵەتی پێوە ماوە و چ ئومێدێکی هەیە چارەسەر بێ؟ بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە زۆر قسەکرا لەسەر عێراق بە تایبەتی ئەم 10 ساڵەی دوایی کە ئەزمموی حکومڕانی شیعەکانمان بینی لە عێراقا. من حەزەکەم بە وتەیەکی ئیمامی عەلی دەست پێ بکەم لەسەر عێراق لە یەکێ لە گوتارەکانیان لە زەمی ئەهلی عێراقا ئەڵێ ئەهلی عێراق وەک ژنی باردارن لە کاتی نزیکبوونەوەی وادەی مناڵبوونەکەیان بابێ بڵێن مناڵەکەیان لەبارە بن بێوەژنەکەون خەڵکی تر خزمە دوورەکانیان دێن میراتەکانیان ئەبن. ئەمە وەصفێکە ئەوان لە ڕابردووە لە سەردەمی خولەفای ڕاشیدینەوە تا سیراعات و ململانەی خوێناوی یەزیدی کوڕی معاویە و حەسەن و حسین ئەو مێژوە خوێناویە لە عێراقا درێژە بێتەوە هەتا ئەم ساتە وەختەی ئێمە ئێستا قسە و باس و دیالۆگ لەسەر عێراقەکەین. لە ڕاستیە مۆدێلی حکومڕانی عێراقی لە ئێستادا مۆدێلێک نییە هیچ کەس بەخیلی پێبەرێت. مۆدێلەکە ناناسرێتەوە. نازانی مۆدێلی حکومڕانی عێراقی پارلەمانیە، سەرۆکایەتیە، مۆدێلەکە فراحیزبیە. ئەم مۆدێلە لە ئێستادا درێژکراوەی مۆدێلی فاشیزمی بەحسە بە جۆرێک کە ئێستا بۆیاخ کراوە بە مەزهبگەرا و بە ئایدۆلۆژیایەکی ئاینی و بە خەیاڵدانێکی فاشیزم جیاواز لەو ڤێرژنەی کە حکوومەتی عێراقی بە درێژایی
حکوومەتی بەعز بە درێژایی 30 ساڵی ڕابردوو ممارەسەیە کرد. بۆیە مۆدێلەکە ناناسرێتەوە لەبەرەوە حکومڕانانی ئێستای عێراقی ئەو تایپە حکومڕانی ئێستا عێراق بڕێوە ئەبن بە جۆرێک ممارەسەی حکومڕانیەکەن لە عێراقا ڕوئیایەکی وازحیان نییە بۆ حکومڕانیکردن لە ئاستی هەموو ئەو کەمایەتی و نەتەوە و ڕەگەز و نەتەوە جۆر بە جۆرانەی کە لە عێراقا ئەژین بە تایبەتی هەرێمی کوردستان و نەتەوەی کورد کە بە درێژایی وەکو خۆ دوتە لەم 100 ساڵەی دواییە کە بەڕاستی غەدرێکی گەورە لە کورد کرا و بە درێژایی ئەو 100 ساڵە کە 4 میساقی دەستوری نووسراوەتەوە لە عێراقە دوایی باسیەکەین لە هەر 4 میساقە دەستوریەکە لە ڕاستیە شەراکەت تەوافق کە یەکێ بووە لە بەندە دەستوریەکان لە ناو هەموو دەستورەکانی عێراقا خراوەتە ژێر پرسیار و بە جۆرێک لە جۆرەکان لە تەواوی ئەم دەستورانەی کە لە عێراقا نووسراونەتەوە بە دەستوری 2005 بەڕاستی شەراکەت و تەوافقی سیاسی لەگەڵ هەرێمی کوردستان و نەتەوەی کووردا خراوەتە ژێر پرسیار. ئەبێ ئێمە بگەڕین بۆ مۆدێلیشی تری مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ ئەوەی بتوانین بەو ڕوئیا و بەو ئایدۆلۆژیا و بەو ئەجەندا سیاسی کە خۆمان مەبەستمانە جارێکی تر سیاغەی پەیوەندیەکانمان بکەینەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە. دکتۆر وڵاهی من باسی ڕوئیای کرد ینی ئام ڕوئیای بۆ مەبەست دەوڵەتداری یاخود ئەوان نازانن چی ئەکەن یا مەبەستەوەی ڕوئیایەک بۆ دەوڵەتداری بە دڵنیاییەوە لە ڕووی دەوڵەتداریەوە ئەزانن چی ئەەکەن یانیانە بگەنە شوێ ئەوان حکومڕان یعنی ئەو فەوزایەک هەیە لە ئێستا لە عێراقا بەڕاستی ئەو فەوزایە یعنی ئەتو ئەم ناویبنێم ئەناشیزم ینی ئەم فەوزایە بۆ خۆی لە ناو ئەقتابە گەورەکانی شیعەشا لە عێراقا ئێستا کێشەی گەورە ڕوبەڕووی بۆ نمونە مەرجعیەتی نەجەف و مەرجعیەتی قوم بووەتەوە ینی هەمیشە ئێرانیەکان یا بە بڵێن ئەوەی کە شوناسی دەوڵەتداری ئەبەخشێ بە دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران و قوم سەرۆکایەتی ئەکا بە درێژایی ئەم 30 ساڵی ڕابردوو نایەنەوێت لە عێراقا ڕەمز و بابێ بڵێن مەدرسەی گەورەی شیعە لە عێراقا دروست بێت یا با بڵێن ئەفسانەی گەورەی شیعە دروست بێت یا با بڵێن ئوستورەی گەورە لە عێراقا دروست بێت. بۆ خۆی ئەوەی ئێستا لە عێراقا گوزەرێ پێما بێ زۆرمان لەسەر وتەوە زۆری لەسەر وتراوە چ عێراقیەکان و چ لە دیدێکی کوردستانیانەوە ئەمە زۆر وتراوە ڕەنگە تا حدێکی زۆریش ڕوون بێ بەڵام ئەوەی کە هەتاوەکو چەند ڕۆژی ڕابردوو لەبارەی عێراقەوە نەوترابوو لە دیدی سێمەوە لە دیدە بێلایەنەکەەوە ئەوە بوو کە نێردەی تایبەتی نەتەوەیە گرتوەکان لە عێراق جێنین پلاسخات لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشە ئیتر خاڵی لەسەر پیتەکان تایبەت بە عێراق دانا و یەک ڕستەی زۆر سەرنجڕاکێشی لە وتارە 15 دقەیەکە بە نسبەت منەوە تێدا بوو کەوتی عێراق لە 15 ساڵی ڕابردووە زۆر لە دەرفەتە گەورەکانی لە دەستدا لەوەی کە دەتوانرا لە ڕێگەی بەکارهێنان و سوودوەرگرتن لەو دەرفەتانەوە ئێستا هەم ئێمە عێراقێکی جیاوازمان ببینە هەم عێراقیەکان خۆیان لە سایە عێراقێکی جیاوازترا بژانایە و بۆیە هۆشداریدا وتی ئەو ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتیەوە بە تایبەت ئەنجومەنی ئاسایش ئەگەر لە خەمی ئاسایشی عێراق و ناوچەکایە ڕەوشی عێراق بەرگەی یەک ڕۆژ تاخیرکردن ناگرێ ینی هەر ڕۆژێک دواکەوتن و هەر ڕۆژێک دواخستن لەوەی کە بەهانای عێراقیەکانەوە بێن درەنگە. ئەم قسەیە چیمان پێڵێ؟ ئەم قسە ئەوەمان پێڵێ کە هەڵسەنگاندنێکی بێلایەنانەی وەک هەڵسەنگاندنی نەتەوەیە گرتوەکان گرنگە و ئێمە ڕەنگە لە چەند ساڵی ڕابردووە ئەم هەڵسەنگاندنە نەبوو بێ بەڵام کاردانەوە و با بڵێن بەدەنگەوە هاتنی ئەو هۆشداری دانە توندش کە ڕەنگە یەکەمین جار بێ کە نەتەوەیە گرتوەکان بەم شێوەیە هۆشداری لەبارەی ڕەوشی عێراقەوە بدا بەداخەوە لەلایەن ئەندامانی ئەنجومەنی ئاسایشەوە وەکو پێویست دەنگدانەوە و ڕنگدانەوە بە پیرەوە هاتنی نەبوو لەبەرەوەی کە ئەزمموی بەدەنگەوە هاتنی عێراق تازە نییە بۆ ئەوە ئەزمموی کۆمەکیکردنی عێراق لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی لۆجستی کۆمەڵایەتیەوە کۆمەک کراوە لە ڕووی داراییەوە سەر و 2 تریلیۆن دلار بەس لەلایەن ئەندامانی ئەنجومەنی ئاسایشەوە مەسەلەن لە 3 ئیڤێنتی جیاوازە بۆ کۆکراوەتەوە بە هەدەردراوە بە کەس نەیزانیوە چی لێکراوە لە ڕووی سەربازی و ئەمنی و ئاسایشیەوە یارمەتی دراوە کۆمەک کراوە و عێراقی بە ئەمڕۆ گەیاندووە. جا لە زروفێکی ئێستای اقتصادیە بە تایبەت کە جیهان پێوەی گیرۆ دەبووە بەهۆی لێکەوتەکانی کۆرۆناوە ئێمە نابێ
ئەو پێشبینیەمان هەبێت سەرڕای ئەو فاکتەرە زاتیانەی کە بە خوێندنەوەیان بۆ عێراق کە ئێستا وڵاتێکی بێسەروەرێتی ونجڕی دەستی ئەموو ئەوە و لە ڕووداوەکانی لە هەینی ڕابردووەوە ئەوەی کە لە بەغدا ڕوویدا ئەوەی کە ئێستا لە ناسریە و لە ناوچەکانی ترە گوزەرێ ئاماژەیەکن بۆ ئەوەی کە کاکاسوە باسی کرد ئەم عێراقە ئێستا ناسنامەی خۆی ون کردووە هەر لەبەرەوەیە کە مەسەلەن ڕێبەری ڕەوتی سەدر مقتەدا سەدر ئەڵێ عێراقی سەدرەکان و عێراقی مەرجەعیەت بەونەوە ئەناوێهێنێ یعنی ئەوەی کە ئێمە یەک ساڵ لەمەوبەریش بینیمان کە سەرۆکوەزیرانی پێشووی عێراق عادل عەبدولمەهدی ئامادەی دەستبەردار لە پۆستەکەی نەبوو هەتاوەکو ئەوەی لە وتارێکی ڕۆژی هەینیە نوێنەری مەرجەعیەت هۆشداری پێئەدا و دوای چەند سەعاتێکی کەم لەو هۆشداری دانە یەکسەر ئامادەی دەست لە کار کێشانەوە ئەبێت و دەست لە کارە کێشێتەوە و ئێستا ڕێبەرانی من هەر دیسانەوە وتارێکی مقتەدا سەدرم شەوی ڕابردوو خوێندەوە ئەڵێ مەرجەعیەت ئەوەی بۆ زەمان کردن کە عادل عەبدولمەهدی ئەبێت دەست لە کار بکێشێتەوە مەرجەعیەت مستەفا کاظمی بۆ هێناون و مەرجی بەسەرا سەپاندووە کە چاکسازیتان بۆ بکە کەنەیکا ئێمە شۆڕشمان لەبەردەستە جاکە لە وڵاتێک ناسنامەکەی خۆی لەدەستدا دوو ئەگەرەکەوێتەوە یا شۆڕش یان فەوزا کە ئێستا هەردووکیان لە عێراق هەیە دکتۆر محەممەد والله زۆر سپاس طبعا وەزای عێراق وەکو ئاسۆ کە دکتۆر باسییان کرد بەڕاستی لە خراپترین دۆخە لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی ئێستا طبعا هۆکارەکانیش زۆرن ئەگەر بە سەریعی و بە خێرایی باسی بکەینێک هۆکاری سەرەکی ئەوەیە کە دستور وەکو خۆی جێبەجێ نەکراوە ئێستا خەلەلانەیە کە لە دستور هەیە خۆمان دەزانین دستور هەموو پەیوەندیەکانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ڕێی خستووە لە نێوان دەوڵەت و لە نێوان هاوڵاتیان بەڵام بەداخەوە دستور بە هیچ شێوازێک تطبیق نەکراوە مقاربەیەکی ئایدۆلۆژی مەذهبی هەیمنەی کردووە بەسەر خیتابی سیاسی هەر بە درێژایی یعنی حکومڕانی دوای 2003 تا ئێستا بەم شێوازە هاتووە ئەوە ڕەنجی داوەتەوە حتا لەسەر تەفسیری دستوریش بە شێوازێک محکەمەی فدرالیش کارانیە بەڵام مەبەستم ئەوەیە هەر تەسیسیش کراوە دەنگدان لە ناو پەرلەمان ئێستا بەو شێوازە نیە بڵێن بە تەوافق بینە خێر بە ئەغلەبیەیە بە تەواوی عێراق نەیتوانی جێشێکی موحەد دروست بکە سوپایەکی موحەد دروست بکە دەبینین میلیشیاتی منفەلت هەنا و میلیشیاتانە هەر یەکە و یعنی لە دەرەوەی دەوڵەت ئەوامریان بۆ دێ سەر بە حیزبەکانن نەیتوانیوە وەکو دەوڵەت سوپایەک دروست بکە لە ڕووی دەوڵەتی عەمیقە ئێستا لە عێراق هەیە یعنی ئەو خێروبێرەی عێراق کە وزارەتەکان یان دەوڵەتی قوڵ کە وزارەتەکان تەوزیع دەکرێن هەر حزبێک مەکتەبی اقتصادی خۆی هەیە خێروبێری ئەو وزارەتە بە کاملی بۆ ئەو حزبە دەچی دەبینین لە ئەرزی واقع هیچ ئیعمارێک لە عێراق نییە نە مەکتەبێکی مۆدێرن دەبینی نە مستەشفایەک نە شارعێک دەبینی مبەڵەت بی و یعنی هیچ سیمایەکی یعنی ئاوەدانی بە عێراقەوە نابینێ چونکە خێروبێری ئەو وڵاتە هەموو بۆ ئەو حیزبانە چووە بینیمان بە درێژایی ساڵانی ڕابردوو سراعی مەذهبی هەبوو شیعە يعني بأشكر السنة دكوش السنة للرجاء انفجارات يعني شيعي لنا ودبرت أو صراع يعني حتى جيشت أو السجون السري العراق بتقرير متحدة ومنظمي حقوق إنسان يعني سجون السري والتعذيب لنا وتعذيب معتقلين برجية زور العراق بوني هبو للروي أبوريش دبينين يعني أو فساد سياسي أو فساد مالي يعني فساد مالي وإداري كالعراق هي جيش تقمة يعني همو كايكاني دتوان بنية اقتصادي عراق بكاملي رخاوة وكو آخر تقريريش يعني يكل تقريره كان كمركزي عالمي دراسات كسر بابلين لندن باسي تەنها بە نمونە 8 ساڵی عراقی باس کردووە لە ساڵی 2006 تا ساڵی 2014 دەڵێت تەنها فەوائڵی مالی ئەو فائزە مالیانەی کە بۆ طبقەی سیاسی چووە لەو ماوەی 8 ساڵە تەقدیری کردو بە 700 ملیار دلار کە مجرد ئەو ڕقەمە ئەگەر بە تەواوی یعنی لە عێراق صرف کرابە و لە ئاوەدانی عێراق دەتوانرا دەوڵەتێکی مۆدێرن دروست بکرێ و عێراقێکی تربی بینیمان حتا ملیاری ژەکرێ لە سەرەتای تەنها ڕقەمی ئەوە وەکو ئەو ڕقەم من حەزم کرد باسی هەندێک ئەنی زیاتر ڕوونکامەوە لەسەر ئەوەی کە ئایا ئەم دەوڵەتە ئەنی کێشەکانی ڕوونکەینەوە بزانین ئەمە هی ئەوەی هەستێتەوە ئایا بۆ نمونە هەڵبژاردن فریایەکەوێ ئایا حکوومەتی تازە فریایەکەوێ و گەڕانەوە بۆ دیکتاتۆریەتەی کە مقتەدا ئێستا بانگەشەیەەکە لە ڕووی سیاسیەوە
ئەتوانمەندی خاڵی کە زیاکەم لە ڕووی سیاسیەوە ئەزانی کە ململانێکی زۆر توندی ئەمریکا و ئێران لەسەر گۆڕەپانی عێراقێ ئەمە زیاد لە دەوڵەتانێکی وەکو سعودیە و تورکیا و ئەمانە هەموو ئێستا لەم کاتێم بۆ ئەڵێم ئێمە لەم کاتێ حتا بەرنامەوە گفتوگۆیاکەین لەم کاتا ئێستا ئەم ململانەیە لە خراپترین و لە توندترین دۆخیایەتی لە ڕووی حکومڕانی و سیستەمە ئەوی کە باستان کرد گرنگ بوو کە سیستەمی فیدرالی و ئەو بنەما و کۆڵەکە سەرەکیی کە سازان و هاو بەش و هاوسەنجی کە ئێمە ینی عێراقی نوێی لەسەر دروست کراوەتەوە ئێستا هەردووشان بەرەو لە بینچوون و بەرەو ناوچوون و مەترسی گەورەیان لەسرە هەر ئەوەی تەوافقەکە نەماوە تقریبان فیدرالیەکەش زۆر مەترسی گەورەی لەسرە لە ڕووی دەستوری و یاسایی و ئەوانەوە تا دێ لە لەم وڵاتە عێراق یاسا بەهێزە بێ لاوازە بێ پێگەی نامێنێ بێبەها و بێقیمەتە بێ یاسا لە ڕووی دەستوریش بەرەو تقریبان بەرەو ئەو خۆناغاڕوەکە ئەوەی عەرەب خۆی لە حبرن على الورق ینی بەس تەنیا مەرەکەبی سەر کاغەز بێ لە ڕووی ئەمنیەوە تا ئێستاش ئێمە هەموو ڕۆژە لە خەو هەڵەسین چالاکیەک دوان سیانی داعشە بیستین بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم پێڵم ناوچە داگیر کراوەکەم بەداخۆ ئێستا بە دوای 16 ئۆکتۆبرەوە کەوتە بن دەستی عێراق ئێستا داعش لەوێ چالاکە هەروەها تاوانەکانی دزی و کوشتن و ڕفاندن و تیرۆکردنی چالاکوانان و خۆپیشاندەران و ئەمانە تا ئێستاوە کوردکتە سۆرانجوکی ئەوی ناسریە نزیکترین نمونەیە بەردەوامە هەیمەنە و دەسەڵاتی حەشدی شعبی کە جێی مەترسێکی زۆر گەورە ینی میلەشە چەکدارەکان بەگشتی و بە تایبەتی حەشدی شعبی کە جێی مەترسێکی زۆر گەورەیە بۆ داهاتووی عێراق ئەمە تا ئێستا زیاتر باشترێتە ڕۆزێتە ناو حکوومەت ناو پەرلەمان ناو شوێنەکانی دەسەڵات و مرکزە حساسەکانی ئابووریش تقریبان ئابووری عێراقی کەوتۆتە دەست و ئێستا گروپێک دروست بووە بە ناوی ڕەبعەڵڵا کە بڵین دەمانچە لە باخەڵن و چێبڵ و دار بەدەستن ئەگەر مرۆڤ دیمەنە بیدۆیەکانی تاوانی ئەوان نبینێ هیچ ئومێدێکی بە ئایندە و نەوەکانی داهاتوی عێراق نامێت دروستە کاک بەرهەمیانی کێشەکە ڕێک ئەوەیە عێراق بووەتە گۆڕەپانی ململانی و کێبرچێ سیاسیەکانی ئەمریکا کۆماری ئیسلامی ئێران تەنانەت وڵاتانی وەکو ڕووسیا و ئەوروپا و بەشێکی تری خۆت ئاماژت پێکرد یعنی شتێکەیە ینی نظامی سیاسی چی ینی خەسایس و تایبەتمەندەکانی نظامی سیاسی ئەوەیە بتوانێت قەرار بە عێراق بڕیاری سیاسی تیان نەماوە دوو بتوانێت ینی سربەخۆیی هەبێ لە بڕیاردانە لە بەتایبەتی لەو پرۆژە چارە نووساز و استراتیژیانەی دوورمەودا وڵاتێک بنیادە ئەمە لە عێراقا نەماوە لە ئێستادا عێراق بمبورە ئەوەی ئەو بەرانەی کە باسیەکەین ئێران و بڵین تورکیا و سعودیە و ئەمریکا ئەمانە ئەم بەرانە ئێستا گروپ و هێزە دەسەڵات باڵادەستەکانی عێراق دابژون بەسەر ئەزیندەکانی ئەمانە بەدڵنیایی باش یعنی ئەو ئەزیندایی کە هیچ بوونی نییە کە زۆر غایبە ئەزیندای عێراقیە هیچ شتێکیان پەیوەندی بەوە هەیە ئەوەی ئێستا عێراق بەڕێوە بە خەیاڵدانێکی فاشیزمە بەرەو میلیتاریەت بەرەو عسکەرتاریەت ئەم عسکەرتاریەتەش ئەقتابی گەورە گەورەی شیعە عێراق بەڕێوە ئەبن ینی تۆ ئەگەر سەیری گوتاری دەست بەکاربوونی بەڕێز مستەفا کاظمی بکەی ئەڵێ من ڕیفۆرمەکەم من چاکسازیەکەم لە جومگە سەرێکیەکانی دەوڵەتە بەڵام لە ماوەی 1 ساڵی حکومڕانی مستەفا کاظمی نەیتوانی بچووکترین ئاکشن وەرگێ لەسەر ڕیفۆرمی ئەو ئەقتابە گەورانەی شیعە کە عێراقیان کۆنتڕۆڵ کردووە بیرێنەوتەکانی عێراقیان کۆنتڕۆڵ کردووە سەرچاوەکانی داهات و سامانی سروشتی عێراقیان کۆنتڕۆڵ کردووە تەنانەت ئێستا یەکێک لەو راپۆردانی کە لە بەردەستی منایە عێراق 166 میلیارد دۆلار قەرزاری بانکی نێودەوڵەتی وەزائیدەن یاسای کورتێنانی بوجەکە پێم وایە بە دکتۆر 12 تریلیۆن دینارە یعنی ئەمە ئەچێتە سەرباری ئەو قەرزانەی کە عێراق لە داهاتووە ناتوانێت قەرزارە باتەوە بۆیە ئێستا یەکێک لە کێشە و گیر و گرفتە سەرێکیەکانی عێراق خاوەندارێتی نییە ئەوەی خاوەندارێتی لە عێراقەکە بەشێکی ئەمریکەکانە و بەشێکی کۆماری ئیسلامی ئێرانە و ئەو ئەقتابە گەورە گەورانەی کە ئێستا حکومڕانن لە عێراقا بۆ نمونە ئەگەر لە گۆڕەپانی حەبوبی ناوچەکانی ناسریەوە سەیریکەین ئەو سیراعی کە لە ناسریەوە دوێنێ و پێرە سەری هەڵا هەمان خۆپشاندانەکانی ناوچەی سەوز و بەسرە و شارەکانی دیکەی عێراقە بە فۆرمی جیاواز
لەبەرەوە ئەم خۆپشاندانانە دوورمەودا درێژەیان ئەبێ و سیراع و ململانەکان لە عێراقا درێژەیان ئەبێ و بە بڕوای من مستەفا کاظمیش ناتوانێت لە داهاتوە هەڵبژاردنێ بکە کە ساختەکاریتیانە بێ بۆی عێراق بەم شێوەیە ئەمێنێتەوە ئەگەر ئێمە لە داهاتووە وەکو کورد ئەبێ ڕوئیا و ئەجێندایەکی نەگۆڕمانە بێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم تایبە حکومڕانی عێراقی. دکتۆر زۆر باسی هەڵبژاردنیش دەکرێت. بەڵێ ینی پرسیاری زۆر گرنگە ئایا هەڵبژاردن خۆی ئەکرێ ئەگەر کرا سەرکەوتوو ئەبێ بێغەلوغەشە بێ ئەگەر سەرکەوتوو بێغەلوغەش بوو لایەنە دۆڕاوەکان قوبوڵ یەکەن ئەگەر لایەنە دۆڕاوەکانیش قوبوڵیان کرد حکومەت تا تازەیە بەم کێشانە ئەوێرە ئێستا دامەزراوەی گارنجی آخر راپۆرتیەوەی بۆ ئاشتی آخر راپۆرت لەسەر عێراق لە 2021 ساڵی داڕمانی یەکدارەشی ئابووری عێراق. کاک بەرەم بۆ خۆی هەڵبژاردن لە هەڵبژاردننی پێشوەختەش بە تایبەت لە وڵاتێکی سەقامگیر و لە سیستەمێکی جێگیر و کارایە چارەسەرە بۆ زۆر گرفتیانی زۆر گرفتیوا دێتە پێشەوە کە ئیترەگەنە ڕێگەیەکی داخرا و بنبەست ئەو کات هەڵبژاردنێکی پێشوەختە کرێوە لە ڕێگەی پێکاتەیەکی تازەی سیاسیەوە ئەکرێت زۆرێک لە گرفتەکان ڕووبدا چارەسەر بکرێنی بۆ نمونە لە ساڵی ڕابردووە لە 2016 دوای ئەوەی کە بریتانیەکان ڕێفراندەمیان بۆ دەرچوون لە یەکێتی ئەوروپا کرد گەشتە بنبەست وەنێ ئەو سەرۆکوەزیرانەی کە لە کارا بوو نەیتوانی مەسەلەن لەگەڵ ئەوروپایە بگاتە ڕێکەوتنێکی لەو شێوەیە لەبەرەوە زۆرینەی لە دەسانە بوو کە هەڵبژاردنێکی پێشوەختیان کرد و سەرۆکوەزیرانێکی تازە هاتوو بە دیدگایەکی جیاوازەوە ئەوە ئێستا بوو بە ئەمری واقع و دەرەچن. بەڵام بەنسبەت عێراقەوە ئەزمونێکی تاقیکراوەی شکست خواردووە خۆ ئێمە زۆر نییە لە عێراقا هەڵبژاردن کراوە بەڵام ئێمە دوو کابینەی حکومیمان هەبوو خۆی گرفتە سەرەکیەکە لە چیایە ئەوەی کە جناب تو کاکاسۆی کە دکتۆریش باسی کرد هەموو ئەوانە بوونیان هەیە بەس ئێستا لە فۆرمێکی دیکەی ململانەیە خۆیە بینێتەوە ئەویش ناکۆکی شیعەکان و تەسفەی ئەو حساباتە قوڵە جیاوازی ئایدۆلۆجیەیە کە لە بینی خۆیانە هەیە تۆ ئێمە بە ئەوەمان جارێ بخینە لاوە کە ئەوان دەرحەق بە کوردستان بە شیعە و سوننەوە یەکەگرن و جیاوازیان لە بینە نامێنێ و ڕەنگەکان هەمویان کاڵە بنەوە و خاڵەکان و هێڵەکانی نێوانیان جیابێتەوە ئەمە شتێکی ترە بەڵام لە نێوان خۆیانە ئێمە بینیمان لە هەڵبژاردننی ڕابردووە شیعەکانیش بۆ یەکەم جار نەیانتوانی کە کاندیدی هاوبەشیان هەبێت نەیانتوانی کە کەسێکی حزبی کوت لەدار بێنن هاتن کەسێکی بێکوتلیان هێناوەکو عادل عەبدولمادی بە ناوی کەسایەتی سەربەخۆوە دوای ساڵێکە خۆیان شەقامیان تێبەردا و هەر خۆشیان لایان برد و اینجا دوای ئەوە دوو کاندیدی تر شکستی هێنا ڕێک نەکەوتن لەسەرەوەی دوو کاندیدی تر بێنن بیکەنە سەرۆکوەزیران لەسەر مستەفا کاظمی هێشتوانەتەوە ئێستا دیسانەوە کەوتونەتە قۆڵبادانی ئەویش واتە ئەو لایەنانەی کە لە پشتی کاظمیەوە بوون ئێستا بە جۆرێک لە جۆرەکان دیفاعی لێ ناکەن و ئەوانەی کە دژی بوون ئێستا دەستیان خستۆتە بیناقاقی کەواتە هەڵبژاردنیش بە تەسەوری من ئێستا هەوڵ ئەدرێ واوێنا بکرێ کە گوایە ئەوە ئیتر هینی دەرچەی نەجاتە و عێراقەکاتە ئەو عێراقی کە لە فانتاسی هەندێک لە سیاسیەکان ناوێناکرێ بەڵام بەداخەوە مادام ئێمە ئەزمموی تاقیکراوەی سەرۆکوەزیرانی کوتلەدارمان بینیوە عێراق هەر بەرەو خراپتر چووە سەرۆکوەزیرانی بێکوتلەمان بینیوە هەر بەرەو خراپتر چووە یەک تەجربە ماوەتەوە ئەوەی کە لە ساڵی 21 دیسانەوە جارێکی تر مەلیکێکیان لە دەرەوە بۆ ئیسترات کرد و بەیان هێنا نازانم ئەگەر ئەم ئەزمونە تاقی بکرێتەوە سەرۆکوەزیران و کابینەیەکی وەزاری کە لە ڕێگەی عەمەلیەوە ڕێگەی تێناچێ بۆی بهێنی ئەگینا بە تەسەوری من نە هەڵبژاردن بەڵکو معادلەکان زۆر قورسترەکاتەوە ئەوەی کە جەنابە دوتوت قبولکردنی نەتیجەکان ئێستا بۆتە گرفت و ئێستا ئەبینین کە زۆربەی زۆری ناڕزایی و ناکۆکی و تەسفەی حسابات لە ناوچە شیعە نشینەکاندایەکە ئەمە خاڵە مەترسیدارەکەیە کە ئێمە لە هەردوو ئەگەرەکەیە لە بەردەم فەوزا و شۆڕشین و ئێستا خیتابەکە لە خۆپیشاندانی ئەوە کراوە بە شۆڕش ئێستا دەستەواژەی ثەورە بەکارهێنانی زۆر شایعە و لە ئەجەندای سیاسیا باسە کێشەکەەوەی ئەو پروپاگەندەی لە ئێستاوە خوێناویان زاوەرە بچیتە پێش ئەوەی 20 ڕۆژ پێش هەڵبژاردن ئەبێت ڕووی بە ئێستا خوێنی لێ سوڕێ ئێستا کاظمی بیدایەتی کە دەست بەکار بوو باسی لە چەندین یعنی کار کرد کە ئەنجامی دەدا یەک لەوانە ئەو میلیشیاتانە نەهێڵی فەساد نەهێڵی دەواازە سنوورەکان کۆنتترۆل بکە بەڵام ئێمە دەزانین ئەوانە هەمووی لە تاقی کاظمی نییە چونکە ئەو حزبە گەورانەی شیعە ئەوان تەحکومی پێدەکەن کاظمی خۆی تاکە کەسێکە حتا یعنی پشتیشینە لە پەرلەمان بە هیچ شێوازێک هەر ئەو حیزبانە هێنایتیان و ناتوانی بەرەنگاری حزبەکان ببێتەوە وەکو شیعار باسی کرد وەکو ئیعلام وەکو تەسریحات بەڵام لە ئەرزی واقع
نەیتوانی هیچ لەمانە جێبەجێ بکە. حزبەکان پەرلەمانتارەکان دائیمەن کە باس لە چاکسازی دەکەن، باس لەوەی دەکەن کە خەمخۆری ئەو خەڵکن، هیچ گۆڕانکاری ئەنجام نەدراوە تا ئێستا، تا کە شت کە یعنی حەلقەی ضعیف لاواز لەناو ئەو معادلەیە هەرێمی کوردستانە. ئەوان یعنی بوو نمونە پەرلەمانتارەکان کە دێن یاسای کورتهێنانی بودجە پەسەند دەکەن بەو شێوازە لە دژی هەرێمی کوردستان، دانەوێ بە شەقامی خۆیان بڵێن کە ئەو بارودۆخە خراپە کە عێراق تێکەوتووە سەبەبەکەی ئەوەیە میزانیە زیاد لە حەد ئەو نەوتەی کە لە بەسرە بەرهەم دەهێنرێ هەمووی لە هەرێمی کوردستان سەرف دەکرێت. بۆیە ئەو ئیعمارە و ئەو ئاوادانکردنەوەی لە هەرێم هەیە دەرەنجامی ئەوەیە ئێمە ئەو میزانیە لە هەرێمی کوردستان قەتع دەکەین و بەو شێوازە یعنی وەکو دەستکەوت یعنی ئەوەیە وەکو باسم کرد، یعنی حەلقەی ضعیف بەنسبەت ئەوان هەرێمی کوردستانە. بۆیە وانە ئەوان زعیفی خۆمانیان قۆست بێتەوە، ئێمە زعیف بنین پەرتەوازەی هەیە ڕاستە. ئێستازانم دکتۆر 15 ساڵ پێشێستا 10 ساڵ پێشێستش ئێمە هەر کەمی نەبووین لە پەرلەمان، بەڵام نەجورئەتی ئەویان نەبوو. ئێستا بۆچی من مەبەستم ئەوە کە ئێستا لەو حالەتە ئێستا کە هەیە کورد بەراورد ناکرێ بە عەرەب و بە سوننە و بە شیعە، بەڵام ڕاستە یەک لە خاڵە بەهێزەکانی ئێمە ئەگەر یەک دەست بین یەک دەنگ بین، ئێمە وەکو کورد لە کوردستانیەکان یان وەکو حزبە کوردستانیەکانیش ئەکید کاریگەری زیاتری دەبی. یعنی من نمونەشمان هەیە زۆر جار حالەت هەبووە کە هەموو لە پەرلەمان ئێستا حتا لە خۆلی خۆشمان کە هەموو ئەندامانی پەرلەمان لەسەر یەک هەڵوێست بوونن لە بابەتێک دەرەنجامەکەی باش بووە، چونکە نایانتوانە یعنی پێکاتی کورد بە تێکڕایی پەرتەوازە. بەڵام دکتۆر سەریحیش بین یان هێرۆک و قەوسێک بۆ قسانەی جەنابەت ئێستا ئەگەر ئێمە یەکدەنگ و یەکدەستیش بین قەنەعاتی من وانە ئێمە بگەڕێنەوە ئەوەی کە کاک بەرەم باسی کرد، لەبەرەوە دوو نمونەی مەترسیدارمان بینیوە ئێمە دوو یاسای یاسای هەڵبژاردن. ئێمە یاسای هەڵبژاردن جەنابەت دەزانی سەرەتا کە پرۆژەکە دەرچوو دەنگی کوردی لەگەڵانە بوو تێپەڕێنراوە یاسای کوردێنانی دارایش مادام گەڕاینەتەوە ذهنیەتی زۆری نەو کەمینە قەنەعاتی من وانە ئەوان تەراجع بەتەسەوری من کاک بەرهەم ڕاستە خۆی منش مەبەستم ئەوە بوو کە دەڵێن بە زۆر ئێستا عقلیەتەکە گۆڕایە و وەزعیش گۆڕایە. هەرێمی کوردستان بیدایەت کە بەشدار بوو لە بنیاتنانی عێراقی نوێ بەڕاستی کاریگەری زۆری هەبوو، بەڵام ئێستا دۆخەکە گۆڕایە، ئێستا بە فعلی محاربەی هەرێمی کوردستان ئەگەر یەکدەنگیش بین ئەوان پلانی خۆیان هەیە. مستەفا کازمی خۆی چەند ڕۆژێک لەمە بە وردی دانی بۆ منە کەوتی نابێ موچەی هاوڵاتیانی کوردستان بێتە قوربانی من ملانە سیاسیەکان، یاخود باسی لە حیسەی هەرێمی کوردستانیش کرد کە کەمتر لەوەی کە بەڕاستی کاک بەرهەم من ملاحەزەیەکی شخصیم هەیە سەبارەت بەو بابەتە. یعنی مستەفا کاڵمی ڕاستە ئەو تەسریحەیدایە با بڵێن وتەبێژی ئەو، بەڵام یاسای بودجەی ئەو جار خۆی مانجی 6 یاسای بودجە یعنی قانونی قەرز ئیقرار کرا، تەنها سەلاحیەت درا وەزیری مالیە کە بتوانی قەرز بکە، قەرزی ناوخۆیی و قەرزی دەرەچی، باسی تەفاسیل نەکرا. بەڵام ئەو یاسای ئێستا ئەو جارە تەمویلی عەجزی مالیکە لە حکوومەتەوە ڕەوان کرا، حکوومەت باسی کوردستانی بۆ زیاد کرد دەبێت جێگای مشتم ڕوو نەتیجەکەی من نەویست بم دێڕێکە ویستم ببوورە کاک ئاسۆ نەویست ینی بەرگری لە کازمی بکەم. کازمی وایوت ئەمە کە کازمی کە سەرۆک وەزیرانە کە ئەڵێ باموچەی هاوڵاتیان نەبێتە قوربانی، ئەمە معنای ئەوەیە لە بەغداوە ئەوەی ئەکرێ پەیوەندی بە ژمارەی داهاتەوە نییە، بە ژمارەی بەرمیلەوە نییە، هیچ شتێک نییە، پەیوەندی بە ڕەقەمۆ نییە، فشارێکی سیاسی گەورەیە. شتی لەوە مەترسیداتر ئەوەیە لە دوای 2023ەوە هەموو شتێک بەبراورد لەگەڵ ڕژێمی سەردەمی ڕژێمی سەدامی ڕژێمی بەعەس هەموو شتێک گۆڕاوە، یعنی ئەتوانین بڵێ لە مەرجەعەوە هەتا منهەجی مەکتەب هەموو شت گۆڕاوە، لە مەزهەبەوە بۆ مەکتەب ئەتوانین وای نابنی هەموو شت گۆڕاوە، ڕوخسارەکان گۆڕاون، سیستەمی حکومڕانی بۆتە فیدرالی و پەرلەمان و نازام چی و چی بڕۆڵی کورد و هەموو شت گۆڕاوە. یعنی ئەم نوخبە سیاسی ئێستایی کە چەند ساڵێکە حکومی عێراقەکەن هەموو شتێکیان لەگەڵ سەدام جیاوازە لە دوو شتا یەکیان گرتوەوە، لەگەڵ سەدامیش و پێش سەدامیش لە دوو شتایگەڕ یەکەم لەسەر عەقڵیەتی سەنترالیزمی و مەرکەزویستی لە حکومڕانی عێراق، دووهەمیش لە دژایەتی کورد و ئەوەی کە خۆیان جارانیان و میزاخۆ لە حدود الفا و ئی خۆیان نابێ ئەوێ بڕیار بەدەست بن لەم دوو شتە گۆڕان. بۆیە سیرکە هەرچی یاسا هەیە گۆڕانکاری بەسەر هاتووە، یاسایەکێ بە ناوی ڕیشە چێشکردنی بەعس
کە یاسای نەوتوغاز تا ئێستا هی سەردەمی باسە لە ڕاستی ئەم مەترسی گەورە لە ئایندەی عێراق بۆ هەرێمی کوردستان مەترسی ئەو ئیجماع سیاسیە یا با بڵین ئەو چەمکەیە کە چەمکی زۆرینە و کەمینە لە پەرلەمانی عێراقا کە لە 12 لە سەروەختی دەنگدان بە یاسای کورتێنانی بووجە ئیشی لەسەرکرا و هەرێمی کوردستانیان بێبەش کرد لەو 320 ملیارەی کە بۆ تەکمیلەی بودجەی 2020 تەرخان کرابوو. ئیشکالەکە لەوایە کە هیچ کوتلێشی شیعەکانیش لە عێراقا بە خێزانە گەورەکانی شیعەشەوە لە عێراقا بە مەرجعیەتی شەویچیان زۆرینەی سیاسی لە عێراقا پێک ناهێنن لە هیچ هەڵبژاردنێکە لە هەڵبژاردنانی کە کراوە لە عێراقا هیچیان ناتوانن مەسەن حیزبێک بن کە با بڵین زۆرینەیەکی سیاسی لە پەرلەمانە پێک بهێنن بەڵام ئەوان بیریان لە چی کردوتەوە کە بە بڕای من ئەمە پلانێکە پلانی دەرەوەی عقلێتی شیعەیە بە بڕای من ڕەنگە وڵاتانی دەوروبەر تا ڕادەیەک ئیشان لەسەر ئەو مێنتاڵێتی و ئەو عقلێتەی شیعەکان کردبێ ئەم نخبە حکومڕانی شیعەکان کردبێ کە بەم شێوە ستایلە ئیشکەن ئەویش ئەو بوو یعنی حیزبێکی وەکو بۆ نمونە سەدریەکان یعنی هاتن قائمەی سائیرونیان تشکیل کرد لە سائیرونە مەسیحی جێگەی ئەبوویەوە کوردی تیا بوو شیوعی تیا بوو چەپی تیا بوو سیکولاری تیا بوو یعنی ئەمە عقلیەتە بەڕاستی تێپەڕاندنی ئەو دۆخی حیزبگەرا بوو کە لە عێراقا چەقی بەست بوو تەنانەت یعنی دەوڵەتی یاسا بەڵام ئەجێنداکە هەمان ئەجێندایە بەڵام توانیان ئستثماری کۆمەڵێک دەنگی ناڕازی شەقامی عێراقی بکەن بۆ خۆیان ئێمەی کورد بۆچی ناتوانین سوود لەو تەجروبەیە وەرگرین بۆچی ئەبێت لیستەکانی ئێمە هەمیشە لیستی یەکێتی و پارتی و گۆڕان و ئیسلامەکان و چیشێ بێ ئەم کوالیسیۆن و هاوپەیمانێتیە لە عێراقا بۆ ئایندەی هەڵبژاردنەکان بە بڕای من کورد بیر لەوە بکاتەوە وەکو قائمەی سائیرون و قائمەی فتح وەکو دەوڵەتی یاسا قائمەیەکیە بێ ئەو کاتە ئێمە شەست ئەبینە خاوەنی 60 کورسی پەرلەمانی کە حەجمێکی گەورەیە کە بە بڕای من گەورەترین کوتەلی پەرلەمانی ئەبێ لە ئایندەی عێراقا ئەمە تاکە دەریچەیە بۆ بەرگرتن لەو فۆزاوەیە کاندیدی عەرەبیش لە شارەکانی ئێمە لە بەغا تا ئێستا ئێمە نەمانتوانیوە سەرمایه‌گوزاری لە دەنگی کوردەکانە بکەین لە دەنگی فەیلەکانە بکەین تەنها نەمانتوانیوە لۆبی لەو کوردانە بکەین کە لە بەدرێژایی 100 ساڵی ڕابردوو لە بەغا ژیانەکەن کوردە فەیلەکان و دەیان کە بە 500,000 بۆ 1 ملیۆن کورد ئامار کراوە لە بەغا تەجروبەی مستەغەر هەیە قانونی هەڵبژاردننی تازە کەمتر بووە بەڵام لەو استثمارەیە کاگاسۆ تەجروبەیەکی مستەغەر ئەکید لە مستەوای طموحنیە ئەوەی جەنابەت باسی دەکەی بەڵام ئێستا لە یعنی کوتلەی پارتی دموکراتی کوردستان ئێمە دوو پەرلەمانتاری عەرەبمان هەیە زۆر من بەڵام ئەکید جەنابەت باسی دەکە پێویستە بەڵێ وەکو پرۆژەیەکی استراتیژی گەورەی لەسەر بکرێت یعنی حیفە ئێمە لە عێراقی ئایندا لە هەڵبژاردننی ئایندا ئێمە بدۆڕین بەرامبەر بە دەستور بە پێشێلکردنی مافە دەستوری و یاسایەکانمان بە دەنگنەهێنانی کورد لە میزانیەی 2021 چونکە ئێستا لە عێراقدا عێراق وڵاتێکە نە سیادەی هەیە نە پارە و بودجە و ئابووری هەیە و ئیستقراری سیاسیشی نییە و ئەو سێشتە پێم وا بێت بنەمای پێکێنانی هەر دەوڵەتێکی مۆدێرن لە تەواوی جیهانە بۆیە کورد پێشەوەی بکەوێتە گفتوگۆ و دیالۆگ بۆ ئایندەی خۆی لەگەڵ حکومڕانانی عێراقا بە بڕای من ئەبێ دیالۆگەکانی خۆی بەرێتە دەرەوەی ئەو مێنتاڵێتی عێراق بە تایبەتی لەگەڵ تارانە بکەوێتە گفتوگۆ لەگەڵ ئەنکەرە بکەوێتە گفتوگۆ لەگەڵ ئەمریکەکانە بکەوێتە گفتوگۆ چونکە ماف و خواستە دەستوری و یاسایی و زمانی و فەرهەنگەکانی گەلی کورد بە هەڵبژاردن و بە دیموکراسیت ئەیدۆڕێنێ بەڵام ئێمە قەزەیمان هەیە لە عێراقا تۆ ئەنفالت هەیە تۆ شیمیابارانت هەیە تۆ حەقی جوگرافیت هەیە ینی مافێکی ئەنتۆلۆژی 250 میلیۆن نییە ینی بەڕاستی بەستنەوەی ماف و ئیمتیازات و با بڵین ئەو خواستە شەرعیانەی گەلی کورد بەستنەوەی بە پارە و درا و ڕاستە میلەتی کورد ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە پارەیە پێویستی بە بودجە هەیە پێویستی بە موچە هەیە ئەمە کەیسێکە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی دانوستاندنی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقا بە تەواوی توانە ئیشی لەسەر بکە بەڵام ئێمە لەگەڵ برا عەرەبەکانمانە کێشەی زمانمان هەیە کێشەی ئاخاوتنمان هەیە کێشەی خاکمان هەیە کێشەی ئەنفال و شیمیابارانمان هەیە تا ئێستا وەکو کەیسێک لە ڕاستیە لە یادەوەری و لە عەقڵیەتی تاکی عێراقیە دانی پیانەنراوە ئێمە ناسنامی مەزلومیەتی گەلی کوردە پێویستە ئێمە ئیستثمار بکەین
بەرەو ئەوەی لە داهاتوە ئێمە لە فیدراڵیەتی حکوومەتی ئایندەی عێراقیە هەرێمی کوردستان ئەگەر فیدرالیش نەبێت کۆنفیدراڵیەتێکی مەوسوق و دانپیانراوە بێ هەم لەلایەن عێراق هەم لەلایەن نەتەوەی گرۆکان لەلایەن تیمی تازەی جۆ بایدنیشەوە. وڵاهی ئەوەی کە کاکاسۆی لەڕێی ئابووری و سیاسی و ئەمانەوە هەنگاوەکانی حکوومەتی هەرێم باسکین چ بکەین باش گرنگە بەڵام هەر یەک سەرێن لەسەروانەی کە کاکاسۆ فەرمووی بەڕاستی ئەگەر ئێمە لە 6ەوە ببینە هەفتا و لە هەفتاوە ببینە هەشتا هیچ لە معادلەکە ناگۆڕێ لەبەرەوە لە ئەسڵی قەزێکا ئەوەیە کە تۆ نەک کۆنفیدراڵی ناکرێ باسی کەیت ئەو فیدراڵێتە ئەوە تاوەکو کاکبەرە وتی عقلێت و مێنتاڵەتێکە گەڕانەوەیە بەرەو سنترالیزم و قبوڵی فیدرالیزم ناکا لەبەرەوە ئێستا هیچ سیمایەکی فیدراڵێت بە عێراقەوە نەهێڵراوەتەوە مەسلەی دەستور و ئەوانە بە عملی پەک خراوە و ئیشی پێ ناکرێ مەسلەی ئەوەی کە کاکتور باسی کرد لە پەرلەمانە ئەوەی هەیە ئێستا دیکتاتۆریەتێکی ڕەهای پەرلەمانی هەیەکە تاکە پەرلەمانی بەناو دیموکراسی بێفلتەرە و کە هەر شتێکی بێوێ بیکە ئەیکا و بەڵام ئەگەر ئێمە باسێکی خۆمان بکەین بەڕاستی خاڵە مەترسیدارەکە بەنسبەت منەوە ئەوەیە کە ئێمە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو وێڕای ئەو هەموو قوربانیدان و ئەو هەموو تاوان و جێنۆسایدوانەی کە دەرحەقمان کراوە بەڵام ئێمە هیچ کات خاڵی لاوازی ئێمە لە بەردەستی عێراقا نەبووە هیچ کات ملی ئێمە لە بەردەستی عێراقا نەبووە کە هەر کاتێک ویستی بیجەڕێنێ و هەر کاتێک ویستی ئەم خاڵە لاوازە بخۆزێتەوە لە ئێستایان مەسلەی پرسی بوجە و موچەی کوردستان کراوەتە خاڵی لاوازی ئێمە و بەشی هەرە زۆری پەیوەندی بە خۆمانەوە هەیە دروستە ئێمە من هەموو جارێ وتومە کە ئێمە هیچ کات لە عێراقا بە چاوی یار و بە چاوی هاوبەش و بە چاوی دۆست تەماشا نەکراوین زروف هەندێک شتی سەپاندبێ و ئەمری واقع هەندێک شتی کاتی دروست کردبێەوە کۆی لە 2023 تا 2011 ئەوانە ئەو قۆناغێکی ڕاگوزەری کاتی و ئەوانە بوو کە پەیوەندی بە لاوازی ئەوانەوە هەبوو بەڵام هەر ئەوەندەی کە تۆزی خۆیان ڕێخستەوە ئەوانە هەموو شتەکان گەڕاونەتەوە سەر ئەسڵ ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەوەیە کە ئێمە خۆمان دەمانتوانی بە هەڵگرتنی تۆزێک لە ماڵی سپیمان بۆ ڕۆژی ڕەش و هەندێک ئەوەی کە هەموو وەکوڵە هێلکەکانمان نەخەینە سەبەتەی یەک سەرچاوی داهاتەوە و تۆزێک گلێرکردنەوەی حکومڕانی و باشتر ئیدارەدانی خۆمان و ئەوانە ئێمە ئەمانتوانی لە ڕێگەی ئەو شتانەوە بەڕاستی وا بکەین کە ئەو خاڵە لاوازەمان نەچێتە دەستی عێراقەوە بەڵام گرنگەکە ئەوەیە کە ئێستا چووە بچێ ئێستا تازە درەنگە ئێستایتر قۆناغەکە توێ پەڕێ و ناتوانین ئەوانە بکەین وەڵامەکەی نەخێرە ینی جگە لەوەی کە تۆ ناتوانێت ئێستا مەسەلەن بەس ماڵە سپێکە هەڵگری بۆ ڕۆژی ڕەش ئەگینا هەموو شتەکانی تر ممکنە ئێمە ئێستا شتوانین بەخۆ ڕێخستنەوەمان بە پشتگیریکردنی هەنگاوەکانی حکوومەت هێرێمی کوردستان بەو پرۆزە چاکسازی استراتیژێتەی کە دەستی پێکردووە کە درێژخایەنە بەڵام لەگەڵ ویستێکی سیاسی جددیە ئێمە توانین ئەو مەسەلانە چارەسەرکەین خاڵەکەیە کە هەر چۆن بیری لەیەکەیتەوە ئێمە تووشی گەشتبینی ناکە لە ڕووی ئەوەی ئایندەی ئێمە لە عێراق یەک نمونە هەیە کە ئێمە ئەبێ پەیوەستی کەین بە کوردستانەوە سێ ئەزمموی ڕیفراندەم لە با بڵێن لە دەی دووەمی سەدەی 21 ڕوویداوە لە سکۆتلندا ڕوویداوە ساڵی 2014 و لە کەتەلۆنیا ڕوویداوە ساڵی 2016 لەگەڵ ئێمە 2017 و لە کوردستانە دوو ئەزممونەکەی تر لە قۆناغی پاش ڕیفراندەما ئەوانەی لە پۆست ڕیفراندەما ئەو دوو وڵاتە ئێستا چی حکوومەتی ئیسپانیا و چی حکوومەتی بەریتانیاش هەموو هەوڵێکیان داوەتە ئەوەی کە دەسەڵاتی زیاتر بە سکۆتلندا ببەخشن ئیمتیازاتی زیاتر بە کەتەلۆنیا ببەخشن 8% ڕێژەی گشتی باج لە کەتۆلۆنیا کەم کراوەتەوە کە داهاتێکی ئێجگار زۆرە بۆ ئەوەی کە لە هەرێمەکەیە باشتر خرج بکرێتەوە بۆی ئەم هەرێمە ڕای ئەوەی کە شکستیانێنا بەڵێ ئستسماریان کرد بۆ چیانە بۆ ئەوەیانە کە ئەم خەڵکە بگرنە خۆیان وڵارێکی تر بەڵام ئێمە دێن بە عکسەوە ئەکرێت یعنی ممارەساتی پاش ریفراندەم ئێستا زۆر تونتر و درڕندارێک ینی ئەوە بەو عقلیەتە حیزبیە ئەکرێ لەگەڵ حکوومەتی عێراقیە عقلێتی حزبی کوردستانی بە بڕۆی من ئێمە لە 2012 ئەگەر هەڵە نەبم پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستانە کرا بە ڕەشنووس دوای دەنگدانی لەسەر کرا پێم وابێت تا ئێستا یاساکە لە پەرلەمانی کوردستانە ماوە بۆچی بریا ئەو ئەنجومەنە بۆ دانوستاندن ئەکتیف بکرێتەوە جارێکی تر بۆ ئەوەی لە دەرەوەی ئەحزابی سیاسی ئێمە بتوانین ئەو گفت ئەوە زۆر گرنگە ئێمە ئەستەمە بیر لە دانوستانی سیاسی بکەیتەوە ببێ حزبی سیاسی حزبی سیاسی هەبێ بەڵام لە ڕێی ئەنجومەنێک و لە ڕێی بۆردیکانیزمەکە قەیناکە محەممەد عێراق تاکە دەوڵەتی فیدرالیە لە هەو 27 دەوڵەتی کە لە جیهانە هەن لە ناوەندەوە بەردەوامی هەر کاتێک بیانوێ بجابڕن موچە ئەبڕن
و تاکە دەوڵەتی فیدرالی شتێکە یەک هەرێمی فیدرالی تایە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە هیچ ئومێدێک هەیە لە ناو عێراقا بۆ کورد بەڵێ طبعا بە تایبەتی ئەو نمونەی دوو ڕێفراندۆمەکە زۆر گرنگ بوو وایە بەڕاستی ئینسان نابی بێ ئومێدبی بەڵام کە تەماشای واقعەکەی دەکەی بەڕاستی یعنی ئومێد بەخشنی ئەو قانونی بودجە لە ڕێیە دکتۆر قانونی بودجە لە ڕێیە ئێمە دەزانین لە عێراق عادەتەن هەر شتێک هەمواری دەستوریش لە ڕێە هەمواری دەستوریش ئێستا لیژنەیەک لە ناو پەرلەمان کاری لەسەر دەکەن ئەو قانونی تەمویلی عەجزی مالی یان قانونی کورتهێنانی بودجە ئەوەی کە دەنجی لەسەردرا و بەو شێوازە سەبارەت بە هەرێمی کوردستان یعنی سەداسەد دژی هەرێمی کوردستان بوو بە تەسەووری من دەبێتە بنەمایەک بۆ قانونی بودجەی ساڵی 2021 چونکە ئێمە بە تەجروبە بینیمانە هەر شتێک لە دژی هەرێمی کوردستان بوو بێ درێژەی هەبووە بەرەو باشتر نەچووە ئێستا بۆ نمونە ئەگەر باس لە نسبەی حسەی هەرێمی کوردستان بکەین بدایەت 17% بوو دواتر کرا 14% ئاخیر جار کرا 12.67 مستحیلە جارێکی تر ئەو 12 بکرێتە هیچ کاتێکی ئەو نسبەتە نەهاتووە لە ڕاستیە لە ڕاستیە نەهاتووە بەڵام وەکو مەبدە وەکو ئیقرار کراوە بەڵام ئێستا مەبەستم چییە ئێستا کە ئەو بودجەیە ئەو قانونی قەرز کە دەتوانین بڵێن بودجەیەکی موازنەیەکی مصغەر بەڕاستیەوە قانونی قەرز نەبوو موازنەیەکی مصغەر بوو زۆر تەفاصیل ئەوە دەبێتە ئەساسێک یعنی ئەگەر کاری زۆری لەسەر نەکرێت دەبێتە ئەساسێک بۆ میزانەی ساڵی 2021 یعنی ئەوە بەڕاستی پێویستی بەوەیە زۆر بە بەوردی و زۆر بە چڕی ئیشی لەسەر بکرێ قەناعەت بە حیزبەکان بێنین ئێستا ئێمە لە گفتوگۆ زۆر جار تەرکیز لەسەر حکوومەتە بەڵام بەڕاستی ئەوەی بڕیار دەدا لە عێراق پەرلەمانە ئەو حیزبانەنە بە تابەتی هەفت حیزبای ئەو هەفت حیزب زۆری ناتوانن کەواتە یاسای بەجێی 2021 شتێ پەڕاست بە هەمان شێوە فیدرالێت نێڵ نتوان هیچ شتێک نێڵ ناتوانن دکتۆر پێم وایە بەد ناتوان دەستکاری ستاتۆی هەرێمی کوردستان بکەن بەپێی دەستور ئەو بەندە دەستوری قوارەی هەرێمی کوردستان ناتوانن بەس ئێمە باس لە موازنەی ڕاستە باس لە موازنەی دەکەن ئەوە نییە بڵێ شیعەکان بەو دیکتاتۆریەتی ئێستا دەستیان ناوەتێ بەو با بڵین یعنی ئەو تاکڕەوی کە ئێستا هەیە ناتوان نەموو شتێ بگۆڕن بەڵام هەموو هەوڵیان بوو ئەوەیە یعنی هەوڵ دەدان ئێستا هەرێمی قوارەی هەرێمی کوردستان بە شێوازێک لە شێوازەکان وەکو پارێزگا مامەڵەی لەگەڵ بکەن یعنی باشیان لە شەقامی عێراقی گەیانەوە کاوە سەدەقە و خێرێکی گەورەیە بە کورد کراوە بەدڵنیاییەوە ئێستا بودجە کە تەماشای دەکە یعنی زۆربەی هەر زۆری خۆی ئەگەر ئاخر بودجەکە یقرار کرا 133 تریلیۆن بوو 5 تریلیۆن بۆ هەرێمی کوردستان هات باقیەکەی دی 128 تریلیۆن چی پێکرا ئێستا لە عێراق هیچ گۆڕانکاریەک دروست نەکراوە بەڵام شیعە بەوەی ناسراون دەڵێن یعنی 95% دەبات دێ لەسەر 5% بە توندی مفاوزات لەگەڵ دەکات ئەو عقلیەتی ئەوانە من خۆم ڕاستی لە بواری ئابووری هەندێک پێشنیار لەوە بخۆم ئابووری ناسم لە بواری ئابووری هەندێک پێشنیاری خێرام هەیە کە ئازانم ئیتر استراتیژێک هەیە و فرە چەشنکردنی ئابووری و فرە چەشنکردنی زیادکردنی سەرچاوەکانی داهات و چاکسازی کە پلانێکی درێژخایەنە و باغدان بە کەرتەکانی تر و ئەم حاڵەتانە ئەمە لەناو کارنامەی حکوومەت هەیە پێویست ناکەم من دووبارەی کەمەوە بەڵام شتی خێراوی کە هەیە هەر دەوڵەتێک هەر حکوومەتێک کە تووشی خێرانی ئاوا بێکوی ئێستا ئێستا هەرێمی کوردستانی تایە چەند هەنگاوێکی خێرا هەیە کە زەنگاوی زانستین مەنگاوی یاساییش ئەتوانێت بیهاوێژە یەکەمی شت کە تۆ تووشی دۆخێکی وابی خەرجیت کەمەکەیتەوە کە خەرجی کەمکردنەوە پێم وابێت لە مانگی 5 حکوومەتی هەرێم خەریکی ئەمە بڕیاری بۆ دەرکردووە لە ئەنجومانی وەزیران لە چوارچێوە بێگومانە بێت تۆ دەرگاکانی گەندەڵیش بگری ئەمە لە چوارچێوەی خەرجیەکانی دووهەمی شت ئەوەیە تۆ یەکسەر بۆ نمونە هەندێک وڵات و کۆمپانیا هەیە پارەیان لای هەرێمی کوردستان تۆ ئەتوانیت بکەیتە دانوستان لەگەڵیانە بڵێ تا ئەو قەیرانە تێ ئەپەڕێ واز لەم قەرزانە بێنن ینی چەند هەوڵیش بێ سوود نەچێتە سەری لە بری تاخیرکردنەکە ئەویش کارێکی گرنگە پاشان تۆ دەیتە سەر ئەوەی چۆن قەرزی حکوومەت وەرەگریتەوە ئێستا من ئەوەی زانیاری لای منە حکوومەتی هەرێمی کوردستان 800 ملیار دیناری لای کۆمەڵە سەرمایه‌دار و کۆمپانیایە و ئەزانم کە هەوڵی داوا بڕیاری داوا کە وەریانگرێتەوە ئەو ڕێژەیە کە من دوێنێ لە سەرچاوەیەک و باوەڕم پێی کرد بەڕاستی کە دەستم کەوتووە لە بینی 110 بە 115 تا ئێستا قەرزانە وەرگیراوەتەوە یعنی لەم 800 ملیارە تا ئێستا ئەوەندە وەرگیراوەتەوە حکوومەت دەسەڵاتە حکوومەتە ئەبێت دەسەڵاتی خۆی بخاتە گەڕ ئەم کۆمپانیانە مڵک و سامانیان بە گەرانتی و ڕەهنداناوە لای حکوومەت کە با بڵین لە بری وەرگرتنی قەرزەکە زۆر گرنگە ئەبێ حکوومەت ئەزام ڕێو شوێنی یاساییەوە بەڵام ئەبێ خێراتری کە یا دەست بە سەمڵکەکانە بگرێ بیفرۆشێ
یاخود بێ قەرزەکانی وەرگێتەوە ڕێگەیەکی تر هەیە کە ئەمانە من ئەزانم ئەگەر حکوومەت بیکاشتی باشە خێراکردنی ئەو مامەڵانەی کە ڕسومات و باز زۆر وەرەگرێت ئێستا لە کوردستان هەمووتان ئاگادارن بە سەدان هەزار یەکەی نیشتەجێبوون هەیە هی پرۆژەکانی وەبەرهێنانی یەکەی نیشتەجێبوونە تا ئێستا مڵکی کڕیارەکان نییە تاپۆ نەکراوە لەسەر کڕیارەکان و حکوومەت تا ئێستا چەندی زابڕیایی دەکرێت تا ئێستا جێبەجێ نەکراوە هەتا ئێستا هیچ کەسێک لەو یەکانی نیشتەجێبوون خانووەکە بە مڵکی خۆی نییە بەتەنیا حکومەت دەگەر ئەم شەو بڕیار بات ئەم شەو بڕیار بە بڵێ بەیانی ئەبێ لە 15 ڕۆژە تاپۆکردنی ئەم خانوانە دەست پێ بکە ئەم شوقانە و یەکە نیشتەجێبوونانە بڕاوکەن پارێکی زۆر باشی خێرا و یاسایی بەبێ دەست بڕینی خەڵک هیچ شتێک ئەکەوێتە دەست حکوومەت و کێشەی کۆمەڵایەتی و یاسایی تریش زۆر چارەسەرەکان ڕێگەی تریش ئەوەیە بەڕاستی تۆ ینی فرۆشتنی نەوتی پێشوەختە کە ئەوەی تۆ پێشوەختە پارەی نەوتەکەەوە هیواگارم ئەمە نەگەینەوە قۆناغا قۆناغێک پێش ئەوەژی هەندێک مرکوزەوی بازرگانی گرنگ هەیە کە بە مڵگی حکوومەتە ئەتوانێت بە پەلە بیان فرۆشێ پێما بێ 1-2 ڕۆژ ئەمەی دەست پێ کردووە بە پەلە بیان فرۆشێک و پارەیەکی باش و خێراکە دەست حکوومەت هیوادارم نەکەوینە سەر قۆناغیەوەی قەرزی ناوخۆی بکەینەوە یاخود نەوت بفرۆشین و پێشوەختە پارێکە بگرین ئەگەر بگورە وەڵام من لەسەر یاسای چاکسازی هەرێمی کوردستان حەزەکەم حکوومەت بەڕاستی بەجددیشی لەسەر بکات یانی یاسایەکی زۆر چاکە پەرلەمان پێویستە جارێکی تر پێما بێت لە کۆنتترۆڵ پێمەڵن یەکی خولەکوونیوێک من هەر قسەکەم و دواتر ینی ڕیفۆرم لە موچەدانە بکە بەڕاستی موچەدانی ینی کەرتی تایبەت جیاکەرەوە لە کەرتی گشتی کاکە خەڵکێکەیە لە کەرتی حکومیە موچەی هەیە لە کەرتی تایبەتە موچەی هەیە ینی مستەفیدە بەخانە نشینی ینی حکوومەتی هەرێم لە ڕاستیە و سیستمی بایۆمەتریە بەڕاستیە بە ڕێخاتەوە جارێکی تر ینی مەجای ئەوەی تیانەماوە بەڕاستی حکوومەتی هەرێم کەم تەرخەمی بکە لە هەنگاونان بۆ چارەسەرکردن و یا با بڵێن ڕیفۆرمێکی ڕیشەیی لە مەسەلەی موچە و بەدەسێنانی سەرمایە بۆ هەرێمی کوردستان و هاوڵاتیانی خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە ینی دەواازە سنووریەکان کۆنتترۆلکە ینی ئەو سنوور و مەرزانی کە بەڕووی ئێران و بەڵێ کێشی سیاسی هەیە بەڵام تا ڕادەیە خۆتوانی لە سەدا 50 کۆنتترۆلکەی تۆ لە سەدا 50 کۆنتترۆلکە بەشێک لە بودجەی بە هەدەردراوی ئەم نیشتیمانە ئەگەڕێتەوە تۆ ئەو کاتە دەرفەت ئەی بە سەرمایە گوزارەکان و سەرمایەدارەکان و وەبەرهێنەرەکانی خۆت کە بتوان سەرمایە گوزاری باشتر لە ماسییا بکەن لە سامانی حیوان ئاژەڵداریا بکەن لە کشتتوگاڵ و وەرزێریا بکەن یعنی هەموو ئەم کەرتە گەشتیارانە گەرتانی کە باسمان کرد ئەبوژێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە جددی بە یەک ڕوئە بە یەک ئەجێندا مامەڵە لەگەڵ ئەمەکەی سابکە نەک بڵێ فلانە مەرزی پارتیە و فلانە مەرزی گۆڕانە و فلانە مەرز هی یەکێتیە ئەمە ئیشکالیەت و قەیرانێکی گەورەی دروست کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان ومێدەوارم لەگەڵ پەرلەمانتارانی بەڕێزا بتوان چارەسەری ئەم دۆخە بکەن بە قەناعەتی من چاوەڕوانیکردن لە بەغا و پشت بەستن بە حکوومەتی فیدراڵی بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئێمە چاوەڕوانیەکی بێهودەیە گەر ئەم مانگە ڕێکەوتین مانگی داهاتوو تێکەچێ و ئێمە ئەزمون پێمانەڵێ کە 8 ڕێکەوتنی جیاواز لەسەر پرسی بوجە و موچە کراوە بەڵام هیچیشیان و خۆیان جێبەجێ نەکراون چارەسەرەکە گەڕانەوەیە بۆ خۆمان و خۆمان پێویستە لێرەوە هەنگاوەکان دەست پێ بکە بەڵام ئەو هەنگاوانەشی یاسای چاکسازی دەرچووە یاسایەکی ئەجگار گرنگ و کاریگەرە بەڵام بۆ جێبەجێکردنی پێویستی بە ئیرادەیەکی سیاسی پتە هەیە کە بەداخەوە ئێستا لە کوردستانە نیمانە کوردستان ئێستا ساحەی سیاسی کوردستان گەڕاوەتەوە دەورانی ساڵی 2014 و 15 جارێکی تر حزبی حکومڕان و حزبی ئۆپۆزیسیۆن و ناسنامە حزبەکان تێکەڵ و پێکەڵ بوون نیوەی لێرە و نیوەی لەوێ و قاچێکم لێرە و قاچێکم لەوێ ئەمانە ناچنە خزمەتی پرۆسەکەەوە من پێم وانە لە ڕۆژێکی وەکو ئێستایا بتوانرێ ئیرادەی چاکسازی و سەرخستنی پرۆسی چاکسازی بەم ئەجێندا سیاسیە پەرت و بڵاوی ئیستەوە ناکرێ بۆیە ئەگەر ئەم خاڵە زۆر گرنگە کە حزبی دەسەڵاتدار و حزبی ئۆپۆزیسیۆن حزبی چەپ و حزبی ڕاست هەمومانەوە بزانین کە ئێمە لە کوردستانین و کوردستانیش ئەو بەلەمەیەکە هەمومانی تیاین خوا نەخواست بەلەنگەکە بلەنگێ بۆ هەمومانە لەنگێ تەنها لە حزبە دەسەڵاتدارەکان نییە و ئۆپۆزیسیۆنەکان تیا سوودمەند بن لەبەرەوە ئەمە گرنگە کە دروستکردنی خاڵی هاوبەشی نیشتیمانی ئەمە زۆر گرنگە کە وا بکات ئێمە چەند خاڵێک هەبێ ئێمە لانیکەم پرسی موچە و ژیانی خەڵک بکەینە پرسێکی گشتی. دکتۆر محەممەد چارەسەری خێرا و گونجاو. بەڵێ وەڵامیش هەر تاکید لەسەر یاسای چاکسازی وەکو برادەران باسییان کردەوە زۆر گرنگە پاڵپشتی حکوومەت بکرێت لە جێبەجێکردنی ئەو یاسای هەموو لایەک بە تایبەتی حزبەکانی تر
یەشێتی و گۆڕانیش هاوکار بن لەگەڵ پارتی بۆ جێبەجێکردنی ئەم یاسای ئەمە ئەکی دەرەنجامی باشی دەبێت. هەمە جۆرکردنی داهاتەکان یعنی ئەوەش دەبی کاری لەسەر بکرێت نەک تەنها ئێمە باس لە بابەتی نەوت بکەین ئێستا کەرتی سیاحا یان بڵێن گەشت و گوزار لە ینی هەرێمی کوردستان گونجاوە بۆ ئەم جۆرەوە بەرهێنانە لە ڕووی زراعە احتیمامی پێ بدرێ بابەتی کشت و کاڵ هەروەها بابەتی سناعە ئێستا حکوومەت هەندێک هەنگاوی ناوە ئەگەر بەردەوامی لەسەر بایەخدان بەم کەرتانە ئەکید ئەمەش کاریگەری باشی دەبێت. سەبارەت بە عێراق لە عێراق چ بکرێ جەنابشت ئیشارەتدا زۆر گرنگە یاسای نەوت و گاز ئەو یاسای ئەگەر دەربکرێ ئەمە گرفتەکانمان بە تایبەتی لە بابەتی موازنە حل دەبێت. ئێستا ئەوان هەموو کێشەکە لەسەر بابەتی نەوتە هەرێمی کوردستان بە حساب نەوت دەفرۆشێ ئەوان نەوت دەفرۆشن خۆی دیارە مادەی 112 ئەو سەلاحیەتەی داتە هەرێمەکان پێویستە بە هەماهەنگی بێ ئێستا کە جێبەجێ ناکرێ یان ئەو مەشاکلانەیە کە هەیە لە سایه نەبوونی ئەو یاسایە. دەستان خۆش بێ کاتمان نەما لە کۆتای زۆر سپاس بە هەموو لایەک گوتوگوێش چڕوپڕ و گرنگ بوو دەستان خۆش بێ بەڕێزان لێدا کۆتاییمان بە گفتوگۆکان هێنا و دەرفەتی ئەوە نەمەوە هیچوانجێک و کۆمەتێکمان هەبێت تا کاتێکی خۆش تا ئەڵلقەیەکی تر و بەخواتان ئەسپێرم.